دادگای باڵای فیدرالی عراق بڕیاری حکوومەتی عراقی بۆ دامەزراندنی کۆمپانیای نەوتی نیشتیمانی عراقی هەڵوەشاندوێتەوە. بەپێی سەرچاوە هەواڵە ناوخۆیەکان دادگای باڵای فیدرالی عراق بڕیاری دامەزراندنی کۆمپانیایەکی نیشتیمانی نەوتی عراقی هەڵوەشاندەوە لەسەر بنەمایەوەی چەند بڕگەیەکی دامەزراندنی کۆمپانیاکە پێشەلکردنی دەستورن. ئەمە گفتوگوی زیاتر لەسەر ئەم بابەتە ئاکەین بۆی بزانین تا چەند هەڵوەشاندنەوەی ئەم کۆمپانیای نەوتی نیشتیمانیە بڕیارێکی باش بووە و لەگەڵ دەستورە و هەروەها سوودی بۆ هەم عێراق و هەمیش بۆ داهاتی هەرێمی کوردستانیش دەبێت. ئێمە گفتوگوی زیاتر لەسەر بابەتاکەین لەگەڵ میوانەکەمان بەڕێز بەهجەت ئەحمەد کە جەنابیان ماستەریان هەیە لە گرێبەستە نەوتەکان لە گرێبەستی نەوت و غاز. کاک بەهجەت بەخێر هاتی. پرۆسەی بەرهەمهێنان و دەرهێنانی نەوت پێویستی بە لە عێراقدا با بڵێن پێویستی بە دامەزراندنی کۆمپانیایەکی لەو شێوەیە هەبوو کە بۆ ئەوەی کە بەرهەمی نەوت یاخۆت با بڵێن ئەو پرۆژەیە یاخۆت با بڵێن ئەو پرۆسێ بە شێوەیەکی شەفافتر بەرهەم بهێنرێت و بتوانرێت پەرە با بڵێن سروشتی نەوت و غاز بدرێت یاخۆت وەکو دادگای فیدرالی دەڵێت هیچ پێویست نییە و دەستوریش نییە. زۆر سپاس بۆ جەنابتان و بەیانی بینەرانی کورسات نیوز باش. طبیعی سەبارەت بەم بابەتە ئەم بابەتە تازە نییە و لە ساڵی 2010ەوە کە یاسای ژمارە 4 دامەزراندنی کۆمپانیای نەوتی نیشتیمانی عێراق دەرچوو لە پەرلەمانی عێراقەوە. ئەوە بوو کە لەلایەن چەند ئەندام پەرلەمانێکی عێراقەوە تانەی لێدرا لە محکەمەی ئیتیحادی کە هەندێک لە بڕگەکانی ئەو یاسایە نادەستوریە و ئەوە بوو محکەمەی ئیتیحادی بە بڕیاری ژمارە 66 لە ساڵی 2010 بڕیاری دەرکرد و کە هەندێک لە بڕگەکانی یاسای دامەزراندنی کۆمپانیای نەوتی نیشتیمانی عێراق بە نادەستوری دانرا. یەکێک لەو بڕگانە مادەی 3 بوو. لە مادەی 3 یاساکەدا هاتووە کە ئەڵێت کۆمپانیای نەوتی نیشتیمانی عێراق ئەتوانێت لە سەر تاسەری خاکی عێراقا وەبەرهێنان بکات و کاری گەڕان و پشکنین کا بە دوای نەوتە. بەڵام محکەمە ئیتیحادی ئەم بڕگەیی بە نادەستوری دانا چونکە دەڵێت بەپێی ئەو بڕیاری ژمارە 66 کە دەرچووە لە محکەمە ئیتیحادیەوە ئەڵێ ئەم قانونە ئەم بڕگەیە نادەستوریە و موافق نییە لەگەڵ مادەی 112 دەستوری عێراقا چونکە مادەی 112 لە بڕگەی 1 و لە بڕگەی 2 باسی ئەوە دەکات کە دەبێت بۆ مەسلەی نەوت و غاز گەڕان و پشکنین وەبەرهێنان لە بواری نەوتە حکوومەتی ئیتیحادی ڕاستەخۆ دەسەڵاتی نییە ئەم کارە بکات بەڵکو دەبێت لەگەڵ محافظاتەکان ئەو محافظات غیر منتظمە في الأقاليم و لەگەڵ حکووماتی ئەقالیمە بە هاوبەشی ئەم کارە بکەن چونکە ئەم یاسایە کاتی خۆی کە دەرچووە یاسای ژمارە 4 لە پەرلەمانی عێراقەوە کە دەرچووە بەڕاستی بەڕۆحێتێکی مرکزیەتی جاران بەڕۆحێتی یاسای ژمارە 11 ساڵی 1964 کە کۆمپانیای نەوتی نیشتیمانی عێراقی ئەو کاتە پێدامەزرا بە هەمان ڕۆحێت کە عێراق ئەو کاتە دەوڵەتێکی ینی لە سیستەمی موحد بووە و دەسەڵاتی دابوو بە IONC کە بتوانێت لە سەر تاسەری عێراق و لە میای ئیقلیمی و لەمانەدا وەبەرهێنان بکە بگەڕێ بە دوای نەوتە عقد بکات لەگەڵ کۆمپانیەکان تقریبا ئەمیش بە هەمان ڕۆحیەت بە هەمان بابەت دامەزراوە. بەڵام محکەمەی ئیتیحادی ڕێگری لێکرد لەو کاتەدا کەوتی نابێت بەم شێوەیە مامەڵە بکرێت لەبەرەوەی کە عێراق ئێستا بڕیارەکە 100% لە جێی خۆیان بوو 100% لە جێی خۆیان بوو لە 2010 طبیعی نابێ عێراق بەم شێوە مامەڵی لەگەڵا بکرێت لەبەرەوەی دەستوری عێراق ئێستا عێراق دەوڵەتێکی فیدرالیە و دەسەڵاتەکانیش دراوە بە ئەقالیمەکان بۆ نمونە هەرێمی کوردستان یاخود ئەو محافظاتانی کە نەوتی تایە و نەوتی تیاوە بەرهەمەهێنرێت و بەڵام حکوومەتی عێراق هەتا من بەپێی بەڵگەیەک بەڕاستی بینیم کە سکرتاریەتی ئەنجومەنی وەزیرانی عێراق ئاگداری مستەفا کاظمی وەزیری نەوتی عێراقیشی کردوێتەوە کە ئەم هەنگاوە نەنێن بۆ چوونە ناو دام یاخود هەنگاوی دروستکردنی کۆمپانیای نەوتی نیشتیمانی عێراق نەنێن لەبەرەوەی لە 2010 محکەمەی ئیتیحادی تانەی یاوە لەم ئەم مادەی هەڵۆشانەتەوە پێویست بوو لە 2010 و هەتاوەکو ئێستا حکوومەتی عێراقی جارێکی تر ئەم یاسایی بگەڕاندایەتەوە بۆ پەرلەمان و ئەو مادە دەستوریانەی کە محکەمەی ئیتیحادی هەڵی وەشانوێتەوە بە شێوەیەکی ڕێک موافق بێ لەگەڵ دەستورە جارێکە دای ڕێژنوو بێتەوە اینجا بتوانێت کۆمپانیای نەوتی نیشتیمانی عێراق دامەزرێنە. بەڵام حکوومەتی عێراق تەسەڕوعی کرد
تەسەڕوعی کە سەرە ڕایەوەی کە من خۆم بەڵگەیەکم بینیوە کە سکرتاریەت وەکو باسم کرد ئاگداری مستەفا کاظمی کردو کە ئەم هەنگاوە نێت بەڵام هەر کردی بەڵام هەر کردی و ئەوە بوو بۆ پەلەیەتی مامۆستا خۆی کاک ڕانکۆ دروستبوونی کۆمپانیای نەوتی نیشتیمانی لە هەموو وڵاتەکە ضرورەتێکی حتمی ئەبێ هەبێت ینی لە هەرێمی کوردستانی شاسە لە قانونی نەوتوغازی هەرێمی کوردستانە کە هەبوو پێویست بوو کە کۆمپانیای نەوتی نیشتیمانی هەرێمی کوردستان دامەزرێ بەڵام تاوەکو سەر دانەمەزراوە حکوومەتی عێراق لە ساڵی 1960 کاتێک کە قانونی ژمارە هەشتای دەرکرد و هەموو ئەو منتیقە ئیمتیازەتەکانی 99.5 لە کۆمپانیا بیانەکان وەرگرتەوە دای بە کۆمپانیای نەوتی نیشتیمانی عێراق و هەموو ئەرزی عێراق و میای ئیقلیمی عێراقیشی خستە خزمەتی کۆمپانیای نەوتی نیشتیمانی عێراقەوە بۆی کە بتوانێت سوود لە ئەم داهاتە کە خوا داوێتی بەم خەڵکە و بەم وڵاتە ببیندێت و کۆمپانیای بیانی نەتوانێت بێت بە هەوەسی خۆی ئیستیغلالی وەزعەکە بکات لە هەموو وڵاتێکە هەیە لە ئیماراتەوە ئەندۆکیان هەیە لە ئێرانەوە کۆمپانیای نەوتی نیشتیمانی ئێرانیان هەیە یعنی هیچ وڵاتێک نییە ئەوانەی کە وەبەرهێن و کە ئینتاجی نەوتەکەن کۆمپانیای نەوتی نیشتیمانی نەبێت بەڵام ئەم بابەتە حکوومەتی عێراق کە لە ساڵی 64ەوە بە پێی قانونی ژمارە 11 کۆمپانیای IONC دروست کرا و پێک هات بالفعل کاریگەری زۆر باشی هەبوو لە کاتی خۆی ئەگەر ئێمە یەک تۆز بگەڕێنەوە بۆ مێژوو دەبینین لە ساڵی 72 هەتاوەکو ساڵی 80 کە 72 نەوتی عێراق بە تەواوەتی IPC خۆماڵی کرا و هیچ کۆمپانیایکی بیانی لە عێراق نەما لە 72 هەتاوەکو ساڵی 80 حکوومەتی عێراق لە 1.4 ملیۆن بەرمیلەوە کە ڕۆژانە بەرەمێنە گەیاندێ تقریبان 4 ملیۆن بەرمیل لە ڕۆژەکە یعنی توانی داهاتە بکە بەڵام ترەوە بوو کە شەڕی عێراق هاتە پێشەوە شەڕی عێراق زەرێکی زۆری بە کەرتی نەوتی عێراق گەیاند و ئەوە بوو کە عێراق نەیتوانێت لە ڕێگەی بەحرەوە بەهۆی شەڕ جەنگ لەگەڵ ئێرانەکە مسەیتر بوو نەیتوانی وەبەرهێنان بکات نەیتوانی نەوتی خۆی بنێرێت لە ڕێگەی تورکیا و لە ڕێگەی عەقەبە و لە ڕێگەی مانەوە نەوتی خۆی هەناردە کرد وەوە بوو لە 87 ساڵی 87 لە مانگی 4 سەدام حوسێن بە بڕیارێکی تاگلایانی خۆی کە حکوومەتی عێراقی ئێمە دەزانین حکوومەتێکی شمولی بوو و بڕیارەکانی مرکزی بوو کۆمپانیای نەوتی نیشتیمانی عێراقی دەمج کرد لەگەڵ وەزارەتی نەوتە هەموو تەشکیلاتەکانی کۆمپانیای نەوتی نیشتیمانی هەڵوەشانەوە و خستە سەر وەزارەتی نەوت لە مقابلا چەند کۆمپانیایەکی دروست کرد کۆمپانیای بەسڕەی دروست کرد جنوب وەسەط و شیمالیشی دروست کرد و هەمووی تشکیل کرد لەگەڵ وەزارەتی نەوتە باشە کاک بەهجەت دامەزراندنی کۆمپانیایەکی نەوتی نیشتیمانی کە باس لەوە کرد کە هەموو وڵاتێک پێویستە کۆمپانیایەکی نیشتیمانی سەر بە حکوومەتی هەبێت لە بواری دەرهێنان و بەرهێنانی نەوتە ئەگەر و کۆمپانیادا بمەزرای لێستادا کە دەزانینەوە بە بەرهێنان و دەرهێنانی نەوت لە عێراق زیاتر بەدەستکردی تایبەت و کۆمپانیا بیانیەکانەوەن ئەگەر کۆمپانیایەکی نیشتیمانی سەر بە حکوومەتدا بمەزرێت لە دەرهێنان و بەرهێنانی نەوتا دەتوانێت ڕکابەری و کۆمپانیا بیانیانە بکات کە کەرتی تایبەتن لە ئێستادا خەریکی دەرهێنانی نەوت و بەرهێنانن بەڵە بە دڵنیایی بەس من حەزم کرد یەک شت ئەوەی جەنابەت کە باست کرد کە لە عێراقا لەگەڵ هەرێمی کوردستانە جیاوازە ئێستا ئەوەی کە لەگەڵ جیاوازەکە لە سیستەمی بەڕێوەبردننی ئیدارەدانی نەوتە لە عێراقا ئێستا ئەوەی کە لە عێراقا حکوومەتی عێراقی کات عقودی خدمەیە ینی ئەو کۆمپانیانە هاتون بۆ نمونە لە غەڕاف لە حەقلی غەڕاف بۆ نمونە هاتووە بە کۆمپانیا مالیزیەکەی وتووە کە ئێستا ئێمە ئینتاجمان ئەمە 10 ملیۆن بەرمیلە کە تۆ گەیانتە سەر و ئەمە تۆ لەمەدا قازانج وەرەگری نەوەکو بیا بە شەریک چکە سیستەمی بەڕێوەبردن لە هەرێمی کوردستانە عقودی مشارەکە مۆدلێک و سیستەمێکی جیاوازە لەوەی کە لە پشتیانە بێت کۆمپانیەکان بەڵە پشتی هەیە نەک لەو نەوتەی کە بەرەم هاتووە لەو نەوتەی کە لەژێر عەرزیشە پشتی هەیە لەو نەوتەی کە لەژێر عەرزیشە پشتیە بۆ نمونە ئێستا کۆمپانیای DNO کۆمپانیای جنێڵ نێرجی ئەم کۆمپانیانە کە هەن سەیری وێبسایتەکانیان بکە ئەڵێ ئەوەندە ملیۆن نەوتی احتیاطمان هەیە ینی هەتا کوردستانە بەڵە هی کوردستان کردو بە خاوەنی بەڵە هی کوردستانە بوون بە خاوەنی لە نەوتی ژێرزەوەکەش شەریکن لەگەڵتا ئەوەشی دەریهێنن شەریکن لەگەڵتا ئەمە چی دەکات دوای لێ دەکات کە ئەم کۆمپانیا لە بۆرسەی عالەمیە کە خۆی تەسجیل کردووە بە سیاری بۆرسەکەی ئەسومەکانی بەرزە بێتەوە قازاجێکی زۆرەکات لەسەر حسابی ئەو احتیاطی نەوتی کە لە هەرێمی کوردستانە یاخود ئەو غازی کە لە هەرێمی کوردستانە هەیە کۆمپانیەکە لەسەر حسابی زەوی سروشتی خاکی کوردستان و خەڵکی کوردستان باشە مامۆستا باجات ینی بە سادەتر پرسیارەکەم بکەم
بۆ کورد باشە یا خراپە ئەم کۆمپانیای ئەگەر دروست کرێ نەباشە نەخراپە هیچ دەورێکی لەسەر هەرێمی کوردستان نییە و هیچ مەترسیەکی لەسەر هەرێمی کوردستانی ئەگەر هەبێت یاخود نەبێت چونکە ئەوەی کە لەسەر هەرێمی کوردستان ئایانود مەترسیەکە من بەش بە حاڵی خۆم معنی متفق نیم وەکو کەسێکی قانونی لەو بارەوە متفق نیم کە بڵێن بڕیارەکەی محکمەی اتحادی لە 15 دەرچووە مەترسیە بۆ سەر هەرێمی کوردستان من بە مەترسی نابینم بەڕاستی و چەند جارێکی تریش وتومە دەرفەتێکی زێڕینە بۆ هەرێمی کوردستان هاتوۆتە پێشەوە بەڵام بۆ پرسیارەکەی جەنابەت بوونی کۆمپانیای نەوتی نیشتیمانی عێراق هیچ مەترسیەک نییە لەسەر هەرێمی کوردستان و لەسەر کەرتی وزەی هەرێمی کوردستان چونکە دەستوری محکمە اتحادی عێراق خۆی لە 2008 وەڵامی یاساکەی داوەتەوە و بڕگەی مادەی سی یاساکەشی هەڵوەشاندوێتەوە یعنی بە بڕیاری ژمارە 66 هەڵی وەشانوێتەوە و ڕێک یاساکەی ڕێک کردوێتەوە لەگەڵ دەستوری عێراقە کە دەستوری عێراق مادەی 112 زۆر بەڕوونی باسی ئەوە دەکات کە دەبێت حکوومەتی اتحادی لەگەڵ هەرێمەکان یاخود لەگەڵ پارێزگاکان کە دەوتی تا بەرەمێنێت ئەبێ لەگەڵ ئەوانە تەنسیقکات ئەوە نەماوە وەکو پێشوو بتوانێت بۆ نمونە لە زاخۆ ئیسیسمار بکات لە بەسڕێژ بیکات بە هەمان شێو ینی بەو شێوەی کە حکوومەتی عێراق توانێت ئەو هەنگاو ببوورە شتێکی وێت وتێ من دەرفەتێکی زێڕین بەڕاستی مێ بزانم ئەو دەرفەتە زێڕینە لە چیە؟ ئەو کاکە ڕانکۆ ئەو دەرفەتە زیێڕینە کە هاتوۆتە پێشەوە ئێمە لە دوای ساڵی 2007ەوە کە هەرێمی کوردستان یاسای نەوت و غازی تەشریع کرد و دەری کرد ململانی سیاسی و یاسایەکان لە بینی هەرێمی کوردستان و لە بینی حکوومەتی ئیتیحادیە بەڕاستی دەستی پێکرد ئەوە بوو ئەو کاتە سەرۆک مامجلال ڕۆحی شاد بێت کە سەرۆکۆماری عێراق بن نەیهێشت بە فشاری خۆی نەیهێشت کە بودجێ عێراق هەرێمی کوردستان ببڕێت هەتا ساڵی 2004 دەکەیتر بەڕێزیان و کاتە باری تەندروستیان تێکچوو لە ساحەی سیاسی دوورکەوتنەوە حکوومەتی عێراق پاش چەند مانگێک دوای ئەو نەخۆشکەوتنی بەڕێز مامجلال هاتن بودجێ عێراقیان بڕی هەرێمی کوردستانیان بڕی هەتاوەکو ئێساش بودجێ هەرێمی کوردستان بڕاوە بەڵام بڕیارەکەی محکمەی اتحادی کە لە 15 دەرچووە هاتووە حەسمی ئەم خلافاتی کردووە لە بینی هەرێمی کوردستان و لە بینی حکوومەتی اتحادی ئیلزامی حکوومەتی عێراقی کردو دەڵێت دەبێت تۆ کۆی شایستەدارەکانی هەرێمی کوردستان بدەیت کە ئێستا لەم ساڵانەی ئەخیریشە پێشتر لە سا حەڤە بوو دوای بوو بە 12.67 کە ئێستا بەپێی ئیحساکەی وەزارەتی پلانی عێراق هەرێمی کوردستان لە سا 14 یعنی دەبێت لە 14 بدە مقابل بەچی مقابل بەوەی کە دەبێت هەرێمی کوردستان داهاتی نەوتەکەی نەکچکەبی ئەمە کاکە ڕانکۆ بێ شتەکان لە یەکتری جا بکەینە پرۆسە نەوتەکان یەک پرۆسە نییە چەند پرۆسەیەکە بۆ نمونە بەشێکیان پەیوەندیان هەیە بە دەرهێنانەوە بەشێکیان پەیوەندیان هەیە بە تەنقیب بە دوای گەڕانە دەرهێنانە اینجا خەزنکردنە اینجا بە بازارکردنی نەوتە حکوومەتی عێراق ئەوەی کە داوایەکات بە بازارکردنەکەیەتی ئەڵێ بووی کە هەم سایتەرەی هەبێ بەسەر هەناردەکردنی ڕێژەی هەناردەکردنی نەوتی عێراقە چکە خۆمان نەزانین عێراق ئەندامێکی ئۆپێکە و لە ئۆپێک پڵاسی شایە کە ئەو بڕیارانی کە دەرەچێت ئەبێ هەرێمی کوردستانش بگرێتەوە بەڵام ئێستا هەرێمی کوردستان خارجە لەو حیسەیە خارجە لەو حیسەی عێراق بۆیە هەرێمی کوردستان بەم بە بازارکردنەکە ئێستا ناتوانێت بەم نەوتی خۆی کە ئیفرۆشە ناتوانێت نە موچەی فەرمانبەری دابینکە نە پارەی بەڵێندەری بدات نە خزمەت گوزاری بکە بەڵام ئەو کاتە هەموو مانگێک حکوومەتی عێراق مزەمە نزیکەی ملیارێک بۆ ملیارێک و 200 میلیۆن دینار بدا بە هەرێمی کوردستان مقابل بەوەی کە نەوتەکەی هەرێمی کوردستان و پاری بۆ نایڵێت باشە کاک بەهجەت کامە بەڕاستی دەبێتە هۆی بوژانەوەی ئابووری هەرێمی کوردستان و دەرفەتێکی زێڕینە بۆی جارێکە بوژانەوەی ئابووری لە هەرێمی کوردستان باشە کاک بەهجەت باس لەوە کرد کە ئەمە گەربێت وەم کۆمپانیا نیشتیمانی نەوت بواری نەوت دا بمەزرێت لە عێراقدا دەرفەتێکە بێ هەم بۆ هەرێمی کوردستان دەرفەتێکی زێر نەبێ هەم بۆ داهاتی عێراقیش بەگشتی ئەم بڕیاری دادگای فدراڵی دەکرێت دەقاودەق جێبەجێ بکرێت یاخود گۆڕانکاری تێدا دەکرێت و مەجای گۆڕانکاریکردنی تێدا هەیە عفوم کە بڕیارەکەی تایبەت بە هەڵۆشاندنەوەی ئەو کۆمپانیا نیشتیمانیە ئەو بڕیارەکە ینی با ئێمە دقیق بین لە شتەکەدا بڕیارەکەی محکمەی اتحادی دژی ئەوە نییە کە IONC نەبێت باشە ینی دژی ئەوە نییە کە نەبێت بەڵام دژی چیە دژی ئەو بڕگانەیە کە لە یاساکەدا ئەو کلێنە قانونیانەیە کە لە ناو یاساکەی ژمارە 4 ساڵی 2010 پەرلەمانی عێراق تایبەت بە دامەزراندنی IONC هەیە محکمە اتحادی لەسەر ئەو تەحەفوزی هەیە کاتە دەکرێت گۆڕانکاری تێدا دەکرێت گۆڕانکاری تیا بکرێت لەو کاتەوە لە 2010 تاوەکو سا حکوومەتی عێراقی ئەیتوانی زۆر بە ئیسراحەت
ئەو یاسا چارەسەر بکات و بینێرێتەوە پەرلەمان جارێک بۆ ئەوەی کە بتوانێت یاساکە جارێکە دەنگی لەسەر بدرێتەوە ئەو بڕگانش بە پێی بڕیارەکەی محکەمەی ئیتیحادی جەبەجێ بکرێت و IONC دروست کرێ و هیچ مشکلەیەکی قانونی تیانە بێ بەڵام حکوومەتی عێراق لە دوو بڕیاردا یعنی دوو بڕیاری دەرکرد بڕیاری ژمارە 109 بڕیاری ژمارە 221 کە هەم ئیحسان عەبدولجواری کرد بە ئەم پۆستەی داهی سەرۆکی کۆمپانیاکە و هەم تەشکیلی کۆمپانیاکەی کرد محکەمەی ئیتیحادی جارێکی تر ئەو دوو بڕیاری هەڵۆشانێتەوە ینی بەس ئەو دوو بڕیارە ئەگینا بابەتی یاساکە هەتاوەکو یاسای ژمارە 4 وەکو خۆی وەکو خۆیەتی بەڵام حکوومەتی عێراق هەنگاوی نەناوە بۆ ئەوەی کە ئەو بڕگانە چارەسەر بکات کە محکەمەی ئیتیحادی تەحەفوزی لەسەری. کاک بەهجەت من دەمێت لەبەری جەنابتان شارەزای بواری نەوتن دوێنێ با بڵین ڕێکخراوی ئۆپێک پڵەس کۆبەوە و بڕیارێکی دەرکرد کە دەبێت هەر وڵاتێک لە 2 ملیۆن کەمتر نەوت بەرهەم بهێنێ کە بێگومانەوە پەیوەندی بە عێراقی شوهەیە بۆ پێیکە جەنابەت پێشتی ژاماژەت پێدا عێراق ئەنجامە لە ئۆپێک پڵەس و لە ئۆپێکیش ئەم بڕیارە تا چەند کاریگەری دەبێت لەسەر جاهاتی نەوت لەسەر ئاستی جیهان و بۆ عێراقیش بۆ خۆی ئەگەر بێت و بە کورتی بتوانین خۆی ئەم بڕیاری دوێنی ئۆپێک پڵەس کە دەرچوت بەڕاستی تۆزێک یعنی مفاجئ بوو بۆ هەموو تقریبا تەسەورەکات تاوەکو نزیکی ملیۆنێک بەرمیل کەم بکرێتەوە بەڵام بە فشاری سعودیە و بە فشاری رووسیا بەڕاستی ئاستەکە بەرزکراوە بۆ داواکاریەکەی رووسیا کە داوای کردبوو 2 ملیۆن بەرمیل ڕۆژانە کەم بکرێتەوە هی هەموو وڵاتانی ئۆپێک پڵەس طبیعی ئەم بڕیارە لە تقریبا 2 ڕۆژ 3 ڕۆژ پێش ئێستەوە ئاستی سعری نەوتی بەرز کردوێتەوە ئەم بەیانەیە ئەخیر سعر سێرم کە تقریبا نزیک بووەتەوە لە 94 دۆلارەوە کە پێشتر ئیداری ئەمریکا فشارێکی زۆری کرد احتیاطی خۆی زۆر ڕاکێشا خستێ بازاڕەوە تاوەکو فایزێکی گەورەی لە بینی خواست و لە بینی خستنە ڕوو دروست کرد نزیکەی 2 ملیۆن بەرمیل ئەوە بوو سعری نەوتی دابەزانە خوارەوە بۆ نزیکەی 84-85 دۆلار بەڵام ئێستا نزیکەی چۆتەوە 94 دۆلار و ئەم بڕیارە ئەگەر بێت و لە مانگی داهاتوو چکە و بڕیارەکە وایە کە لە یەکی 11 بکەوێتە بکەوێتە جێبەجێکردن بکەوێتە جێبەجێکردن من بە بۆچوونم وایە کە ئاستی نەوت سعری نەوت زیاتر بەرزەکاتەوە لەگەڵ ئەوەشی کە ئیداری ئەمریکی ئێستا دیراسی ئەوە دەکات کە ئیتر احتیاتی خۆیان ڕانەکێشن چونکە زۆر زیانیان کردووە و لەبەرەوەی ویستویانە چی بکەن سعری نەوت دابەزێن لە خوارەوە زەرەر لە ئابووری رووسیا بدەن بەڵام رووسیا دوێنێ ئیسپاتی کرد لەگەڵ سعودیا کە تەحەدای ئەم بڕیاریان کرد و ئەتوانن سعری نەوت بگەێنە سەر و 100 دۆلار چونکە ئەو سعرە بگاتە 100 دۆلار بۆ رووسیا ئیسفادەی زیاترە لەبەرەوەی رووسیا ئێستا نەوتی خۆی ئەفرۆشێ بە 100 تا 30 خەسم ئەیفرۆشێ لەبەر ئەو سزا نێودەوڵەتانی کە لەسەرەتی و بە دڵنیایی کاریگەری زۆریە بێت لەسەر بەرزبوونەوەی نرخی نەوت. بەڕێز بەهجەت ئەحمەد ماسەر لە گرێبەستەکانی نەوت و غاز زۆر سپاس بۆ ئامادەبوونەوەکانت. بەخێر هاتی دووبارە.